ڕۆژێک ژن و پیاوێکی فارس کە هاوسەری یەک بوون لە یەکێک لە فەرمانگەکانی کاروباری کۆمەڵایەتی ئێران بە ناوی بهزستی ساری کچێکی تەمەن 8 مانگ دەبەنە ماڵی خۆیان و بڕیار دەدەن بە خێوی بکەن وەک کچی خۆیان. لە کاتێکدا ئەو ژن و پیاوە کوڕ و کچێکی تریشیان هەیە. کات بەردەوام دەڕوات و کچە تەمەن 8 مانگانەکەش بە ناوی مریەمی باروچی گەورە دەبێت. ئێستا 27 ساڵ بەسەر ئەو چیرۆکەدا تێپەڕ بووە. ژیانی ئەو خێزانە و مریەم تەواو گۆڕاوە. دوای 21 ساڵ پیاوی نێو خێزانەکە گیان لەدەست دەدات. ئیتر لەو کاتەوە مریەم نەک تەنها نازی بێباوکی بەڵکو هەست بە بێکەسی دەکات، چونکە ئەو ژنەی خۆی کردبوو بەدایک پێی وتووە تۆ کچی ئێمەنیت، تۆ بەڕەچەڵە کوردی ئەو ناوچانەی ساڵی 1978 جەنگی تێدا بووە. دلم میخواد یه خانواده بزرگ داشته باشم که از این سر سفره بندازیم تا اون سر، من، مادرم، پدرم، خواهرها، برادرها همه با هم باشیم. حتی راضیم اگه یه دونه‌شونم مونده باشه واسم کافیه. فکر می‌کنی که بتونی باشون را بیاری؟ هر چی باشن مهم نیست، فقط باشن. فقط دلم گرم باشه تو این دنیا به این بزرگی خدا یک نفر واسه من گذاشته از خانوادم، برام کافیه. دوای ئەوەی مریەم بۆی دەرکەوت کچی ئەو خێزانە نییە کە 27 ساڵە بەخێوی دەکەن، بڕیار دەدات ئەو تەمەنەی ماویەتی لەگەڵ خێزانی ڕاستەقینەی خۆی بەسەر بەرێت. وەک خۆی دەڵێت بەبێ پارە نەی دەتوانی بە دوای دایک و باوکیدا بگەڕێت، بۆیە دەست بەکارکردن دەکات. بەڵام کاتێک لە فڕۆکەخانەی تاران دەیەوێت بڕوات بۆ کیشی ئێران بۆ کارکردن، لە نزیکەوە گوێبیستی قسە کوردیەکانی ئەم کوڕ و دایکە دەبێت. دوای وەختێک چوو بۆ کیش زۆر بێتاقەت بوو، زۆر ئەزیەت بوو، کە هەن تەلەفۆنی بە من ئەکرد، ئێوە زۆر ئەزیەتم، ئەسا محیتی ئێرە بۆم غیرە قابلە تەحەموڵە. ئێمە من و مێردەکەم چۆن بە شۆن مەریەمە لەگەڵ خۆمانە هاوردمانە بۆ کامیاران 2 مانگ بە یەکەوە زندگیمان کرد. دوای ئەوە لەگەڵ کاک لوقمان عەبدولقادر ئاشنا بووین. ئەلبەتە مەریەم هەر 1-2 ساڵی پێش لەگەڵ کاک لوقمانە ئەرتباتی بوو. کاک لوقمان نەیتوانی کە بە پێ ئەعتەمادکە. منیش لەگەڵ کاک لوقمانە سوحبەتم کرد، وتم من فڵانیەم، سوهیلا فەتحیم، کارمەندی سازمانی تامین اجتماعی، ناو باوکم ئەمەیە، من ئێوە هەر زمانەتێکتان گەرەکەوێت من تەزمینی ئەەکەم کە ئەم خانمە تەواوە قسەکانی ڕاستە، ئەگەر گەرەکتانە کۆمەکیکەن زۆر چاکەوەی کە ئەمیش بە ئامانجی خۆی بگێت. مریەم دوای بەسەربردنی ئەو تەمەنە بۆی دەردەکەوێت یەکێکە لە منداڵەوەنبووەکانی هەڵەبجا، بۆیە پێش گەڕانەوەی بۆ هەڵەبجا بە پارەی خۆی لە وڵاتی ئێران پشکنینی DNA دەکات بۆ ئەوەی بەزووی بە خێزانەکەی خۆی شاد بێتەوە. خیلی برام سخت گذشته این لحظه‌ای که شما نبودین. خیلی بهتون احتیاج داشتم. خیلی تنهایی در به دری کشیدم. همیشه حسرت هم بوده که بغلم کنن، منو ببوسن، حمایت هم کنن، کنارشون باشم. گوتم دایە بوو بەیانی توخوابم بە بۆ سەرکانی با چاوەکانم بشۆرم کایە بکەم لێت بتۆرم های های بەهۆی کیمیابارانی هەڵەبجەوە 52 خێزان 63 منداڵیان لە وڵاتی ئێران ون کردووە. لەو ژمارە منداڵش 37یان کچە.
تا ئێستاش خێزانەکان چاوەڕوانی گەڕانەوەیانن. لەگەڵ گەڕانەوەی مریەمیش وا بڕیار بوو لە ماوەی یەک هەفتەدا چارەنووسی مریەم بە گوێرەی ئەنجامی پشکنی ناپزیشکیەکان دیاری بکرێت. ئێستا یەک مانگە مریەم لە ماڵی سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەیە و چارەنووسی دیار نییە. ئێمە لەبەرەوەی کە دڵی ئەوی نەشکێنین زۆر جار ئەو ئەکەینە خاوەن ماڵ لێرە خۆی چێژ لێنێ بۆ ئێمەش بۆ خۆشی، بەڵام مادام ئەو شەڵا بەرە ئەوە ڕواکە بێتەوە هاوڵاتێکی پارێزگای هەڵەبجە ئەبێ خۆی ڕابێنێ لەگەڵ خواردەمەنیەکانی ئێرە، چونکە ناکرێت بچێت هەموو ماڵێک سوبێکی بۆ لێنێن، ئەبێ مەجبورە لەگەڵ ئێمە ڕابێت. ئێمە ناوبەنا بۆ ئەوەی دڵی ئەوی نەشکێنین خۆی هەڵەسێ شتێ دروست دەکات بۆ ئێمەش و بۆ خۆی، بەڵام لەگەڵ خواردنەکانیش بیانوو ناگرێ. ینی بە حەقەت هەر شتێکی ئاسایی هەبێ، ئەگەر شتێک بەدڵیشی نەبێ ینی بە شتێکی ئاسایی قەنەعات دەکات. گەڕانەوەی مریەم بۆ هەڵەبجە لە ڕێگەی ڕێکخراوێکی وەک کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانەوە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی نیگەران کردووە، چونکە بەوتی ئەم وەزارەتە مریەم لە ڕێگەی ئەوانەوە نەهاتووەتەوە، بۆیە دیاریکردنی چارەنووسی پێویستی بەکات هەیە و نابێت پەلەی لێ بکرێت. کەسی مریەم ئەوەی من ئاگام لێبی وەکو خۆم هەتا ئێستا وەکو خۆی جارێ ماوەتەوە هەندێک ئیشکراوە لە سلێمانی و دراوە لە خوێنی دراوە لە هەموو ئەو کەسانی کە منداڵیان بوو، بەڵام تا ئیساتە دکتۆر شرمی لە کەس نییە، ئەو حاکم و دکتۆرە ئەگەر ئاشکرای بێت ئاشکرایەکات و بە کەسیش ناتوانێت بەرگری لێ بکە. ئەمە لەلایەک دوو بۆ ئەوەی زیاتر هەوڵ بدرن ئەم کەیسە بجوڵێن و یا ئاشکرای بکەن بە تەواوەتی. لیژنەیە دروستکراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دروستکراوە نراوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی ڕەزامەندی لەسەر بدرێ ئەو لیژنەیە بچێتە وڵاتی ئێران و لەگەڵ کەس و کار و لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵ مریەم و هەموو ئەو دۆستیانی کە پەیوەندی مریەم هۆی تاوتوێ بکرێ و ئەو کات بزانین چیت و ئەدا و چی ئەبێت بەچی. دیاری نەکردنی چارەنووسی مریەم بۆتە یەکێک لە باس و خواسەکانی نێو دانیشتوانی هەڵەبجە. هەندێک لە ڕێکخراوەکان و کەسوکاری منداڵەون بۆکان باز لە ململانەی سیاسی و ئیداری دەکەن بۆ دیاریکردنی چارەنووسی ئەم کچە. ئەوەی کە ئێمە زیاتر نیگەران کردو ئەوەیە هەندێک ئاماری عیلمی باش لە بەردەسا هەیە کە ئێمە هەندێک زانیاری هەم بە خودی مریەم خان و هەم بە ئێمە جۆکو ڕێکخراوەکان دەستمان کەوتووە کە فەحسی دیێنەیەکی مریەم خانەوە ئیسپاتەکە کە مریەم خان خەڵکی هەڵەبجەیەوە تا ڕادەیە دەتوانین بڵین دەری خستۆ خێزانەکەشی چیە، بەڵام هەندێک ڕێوشێنی کەمی کەماوە بۆەوەی ئەعلان بکرێەوە لە سەروبەندی ئەعلانکردناون بەداخەوەی ئەعلانیان نەکرد، بۆیە ئێمە گومانێکمان لەلا دروست بوو کە جۆرێکە لە مماتەڵەکردن بۆ هاتینە سەرخەت و بە جدیدا کۆشیمان لەو کەیسە کردووە کە بەڕاستی بێ پەلەی لێ بکرێت. هەرچەندە بەوتەی بەشێک لە ڕێکخراوەکان ئەوە یەکلایی بووەتەوە کە مریەم یەکێکە لە منداڵەوونبووەکانی هەڵەبجە و نزیکە لە 4 خێزانەوە، بەڵام یەکێک لە خێزانەکان سەرجەمیان لە کیمیابارانەکەدا شەهید بوون. بۆیە ئەگەر ئەنجامی پشکینەکان وا دەرچێت مریەم کچی ئەو خێزانەیە، ئەوە مریەم بە ئاوەتەکەی خۆی ناگات و بێدایک و باوک و خوشک و برا دەمێنێتەوە. همیشه شبا تا صبح بیدارم و به این چیزا فکر میکنم که چی بهشون بگم، حتی وقتی دیدمشون، حتی اگه یک نفرشون باشه. لە دوای ساڵی 1992ەوە تا ئێستا 7 منداڵی ونبووی هەڵەبجە دۆزراونەتەوە. نزیکەی 10 کەسیش لە ماوەی ئەم چەند ساڵەدا بانگەشەی ئەوەیان کردووە یەکێکن لە منداڵە ونبووەکانی هەڵەبجە، بەڵام دواتر ئەنجامەکان وا دەرنەچوون. لەم جۆرە کەیسانە ئەمانە کەیسی مرۆیین، ئەمە حاڵەتی مرۆیی، ئەمە لە هەر کاتێک کە مناڵێک لە ئەگەڕێتەوە یان بریندارێکی هەڵەبجە بەهۆی نەخۆشینەوە کۆچی دواییەکە، ئێمە ڕاستەوخۆ کارەساتەکە جارێکی کە بە بیرمانێتەوە حەق نییە لەم جۆرە کەیسانە بابەتی سیاسی بوو ڕوژێنرێەوە. ئەوەی ئێمە پەیمان پێ بردووە تا ئێستا هەندێک ململانی ئەتوانین بڵین ئیداری یان با بڵین جۆرێک لە شتی ناوچەیشی ڕەنگە تێکەڵ بوو بێ و ئەکرێ لە پشتی ئەمانەوە شتی سیاسی هەبێت.
مریەم وەک خۆی دەڵێت لە یەکەم ڕۆژی گەڕانەوەی بۆ هەڵەبجە کۆمەڵێک هیوای هەبوو، بەڵام دیاری نەکردنی چارەنووسی خەریکە هیواکانی بەرەو لە ناوچوون دەبات. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.